لە مەڕاسیمی ئاشکراکردنی یەکەمەکانی پۆلە کۆتاکانی هەرێم بۆ ساڵی خوێندنی 2019 دیمەنی دوورخستنەوەی قوتابێکی باڵاپۆش و قوتابێکی یەکەمی خوێندنی ئیسلامی لە ڕیزی یەکەم و خستنە دواوەیان بۆ ڕیزی پشتەوە کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا. ئەوەی جێگای نیگەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو. دوورخستنەوەی ئەو قوتابیانە وەک لە گرتەیەکی ڤیدۆییدا دەردەکەوێت بە فەرمانی ڕاستەوخۆی وەزیری پەروەردەیە. پاش بەرفراوانبوونی کاردانەوەکان و دروستبوونی دەنگدانەوەیەکی گەورە لەسەر ئەو بابەتە، وەزارەتی پەروەردە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و تێیدا ئاماژە بەوە دەکات بردنە دواوەی قوتابیەکە هیچ پەیوەندێکی بە باڵاپۆشیەکەیەوە نەبووە، بەڵکو لە ڕێخستنی یەکەم و دووەم و سێمەکانی ئاستی هەرێم و لە چوارچێوەی ڕیزبەندی داوا لە سێمەکان کراوە بشنە پشتەوە و دووەمەکان لە ڕیزی دووەم و یەکەمەکانیش لە پێشەوە بوەستن. ئەم قوتابێش ئاستی دووەمی بەدەستێنا بوو، بۆیە برایە ڕیزی دووەم. بەڵام وەک لە ئاگرتە ڤیدۆیەکەدا دەردەکەوێت زەینەبی باڵاپۆش کە پلەی دووەمی بەدەستێناوە لە ڕیزی یەکەمەوە دەبرێتە کۆتا ڕیز، هاوکات لەگەڵیدا عەبدوڵڵا یوسفی یەکەمی خوێندنی ئیسلامیش دەبرێتە کۆتا ڕیز. وەجێگەی زەینەبی دووەمی خوێندنی ئیسلامی با دالیا هاشمی سێمی ئاستی زانستی پڕ دەکرێتەوە. لای خۆیەوە زەینەب بە پەیامی ڕاگەیاند دواتر کە ئازانیوێتی لەبەر نیقابەکەی داوایان لێکردووە ڕیزی پێشەوە بەجێ بهێڵێت و بچێتە دواوە سەری سوڕماوە. زەینەب ئەوەشی وت ئەو هەڵوێستا بۆ خۆی و کەسوکاری و هاوڕێ و مامۆستاکانیشی زۆر ناخۆش بووە. کاتێکی نەزانین فراتمە دەشت و سەیەم هینم کرد و خەڵکیەم شتانەیان بڵاو کردەوە کاتە زانین ئەو پێشتر نەزانین کرد. تا چەندە هەستێکی ناخۆشی بە تۆ بەخشی کە ئەوە مامەڵەیان کرد؟ ئەوم خەڵک ناخۆشە بۆی منیش نە و بۆ هاوڕێکانم بۆ مامۆستاکانم بۆ خەڵک شتەکان بۆ ناخۆشم. تا ئێستا کێ پەیوەندی پێوە کردویت و پشتیوانی بۆ دەربڕیوی لەو لە بەرامبەر و هەڵوێستا؟ الحەمدولای ترەوە بینی فەیسبوک ماڵخەڵاتی بۆ هاوڕێکانش هەم لە پشتگیریان کرد و مامۆستاکانم پیان دڵیان بۆ خۆش الحەمدولای. هەڵوێستەکەی وەزیری پەروەردە کاردانەوەی سەرجەمچین و توێژەکانی بەدوای خۆی داهێنا و زۆرینەی کاردانەوەکان ئەو فەرمانەی پشتیوان سادق بە ئیسلاموفۆبیا وەسف دەکەن. هاوڵاتیان پێیان وایە هەڵوێستەکەی وەزیری پەروەردە ئەوەندە هەڵوێستێکی زەق و ناشازی مەراسیمەکە بوو کە هیچ دەرفەتێکی بۆ پەردەپۆشکردن نەهێشتۆتەوە. بە جۆرێک دەبوو لە جێ ڕوونکردنەوە و پاساوی جۆرا و جۆر وەزیری پەروەردە بە ئاشکرا داوای لێبوردنی لەو قوتابیە بکردایە. عەتا سەراوی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی لە پۆستێکدا لە واڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دێڕێک ئاڕاستی وەزیری پەروەردە دەکات و پێی دەڵێت بەندە نە نوێژ خوێنم نە پیاوێکی مولتەزیمی ئاینیم. بەڕاستی ئەو هەڵوێستەی بەرامبەر کچە خوێندکارێک کە دڵنیام کچی پیاوێکی هەژاری ئەم نیشتیمانەیە تۆ کە سیستەمی پەروەردە سەقەتە و سیستەمێکی موحەدی جلەبەرکردنت نییە بۆ ئەبێ زوڵم لە خوێندکارێک بکەی کە حیجابپۆشە. بەڕاستی من هەست بە شەرم ئەکەم تۆ وەزیری پەروەردەی ئەم هەرێمەی. هاوکاتێکێتی قوتابیانی سەر بە پارتی دیموکرات لە ڕاگەندراوێکدا داوا دەکات بە شێوەیەکی فەرمی پۆزش بۆ ئەو ڕەفتارە هەڵەی دەستەی بەڕێوەبردنی ڕێوڕسمەکە بهێنرێتەوە. هەروەها سزای کەم تەرخەمانیش بدرێت کە بە شێوازێکی ناشیا و مامەڵا لەگەڵ کچە قوتابێکی دەرچوو دەکەن. یەکێتی قوتابیانی سەر بە پارتی ئاماژە بۆش دەکات ئەو ڕەفتارە بە پێشەلکردنی ماف و ئازادیەکانی تاک دەزانن و ئەو مامەڵەیە بە هیچ شێوەیەک لەگەڵ بەها بەرزەکانی فرەی و پێکەوە ژیان و ئازادی تاک یەک ناگرێتەوە. هەروەها ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە هەڵوێستێکی ناشایستەدا یەکەم و دووەمی خوێندنی ئیسلامی لە ڕیزی پێشەوە دەردەکرێن و دەبرێنە ڕیزەکانی دواوە. ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەو ڕەفتارە با پێشەلکردنی ماف و ئازادیەکانی تاک و ئافرەتیش دەبینین و ڕای دەگەێنین کە ئەو مامەڵەیە بە هیچ شێوەیەک لەگەڵ بەها بەرزەکانی ماف و پێکەوە ژیان و ئازادی تاک ناگونجێت کە هەمیشە بەرپرسان شانازیان پێوە دەکرد. ڕێکخراوی قوتابیانی کوردستان داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان و لێژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمان و داواکاری گشتی دەکەن کە بە دواداچوونی جدی بۆ ئەو هەڵسوکەوتە بکەن و وەزارەتی پەروەردەش بە شێوەیەکی فەرمی پۆزش بۆ ئەو ڕەفتارە هەڵەیە بهێنێتەوە. جیاوازیکردن لە نێوان قوتابیەکی باڵاپۆش و قوتابیەکی دیکەدا بە بەرچاوی سەدان کەسی ئامادەبووی نێو مەراسیمەکە و بەخشی ڕاستەوخۆی دەیان کەناڵی ئاسمانی لەلایەن وەزیر یەکێک لە وەزارەتە گرنگەکان ئەو پرسیارەی لای هاوڵاتیان دروست کردووە ئاخۆ دەبێت لە پشتی کامێرا چەندێک جیاوازی لە نێوان ئەو قوتابیانە بکرێت. ئاخۆ لە کاتی دامەزراندن و وەرگرتن و گرێبەست و هەر مافێکی دیکەدا قوتابیەکی باڵاپۆش چەند ڕیز بخرێتە دواوە. پرسیارێکی دیکەی هاوڵاتیان ئەوەیە ئەم جیاوازی و هەڵاوێرنەی بەرپرسانی باڵای هەرێم تا چەند لەگەڵ ئەو سوێندەیان یەک دەگرێتەوە کە لە کاتی دەست بەکاربوونیان دەیخۆن و دەڵێن
بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و چاودێری بەرژەوەندەکانی گەل بکەم. ئاخۆ خستنە دواوەی قوتابێکی باڵاپۆش و قوتابێکی سیما ئیسلامی لەکوێی ڕێزگرتن لە یاسا و بەرژەوەندەکانی گەلدا جێی دەبێتەوە. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.